قسە و باسی زیاتر لەگەڵ زانیار حەمەنووری بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەڵەبجە لە هەڵەبجەوە لەگەڵمانە. سڵاو لەبێت کاک زانیار بەیانیت باش. جا هەر سەرەتا دەمێت لێەوە دەست پێ بکەم بزانم لە ئێستادا ڕەوشی و بەرهێنان لە هەڵەبجە چۆنە. سڵاو لە بەڕێستان بەیانی و سەرجەم بینەران باش. سوپاس بۆ ئەم دەرفەت و دیمانەیە. سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی خۆمان و فەرمانگەکەمان لە سەرجەم هاوشاریان و دانیشتوانی پارێزگای هەڵەبجە و کەسوکاری سەربەرزی شەهیدان و چیمیابارانی هەڵەبجە بکەین بە بۆنی بە فەرمیناساندنی پارێزگای هەڵەبجەوە وەک نۆزەهەمین پارێزگای عێراق کەمە خۆی لە خۆیدا هەنگاوێکی دڵخۆشکەرە هەڵەبجە باتە قۆناغێکی نوێ لە ئاوەدانی و گەشە سندن و هەستانەوە. بەڵێ ویستم پرسیاری ئەوە لێ بکەم کاک زانیار ئایا لە ئێستادا ڕەوشی و بەرهێنان لە هەڵەبجە چۆنە؟ جیاوازی تەسەوریەوە دەکەن کە جیاوازی هەبێت لە چاو ساڵەکانی ڕابردوودا وەکو ئەماژە پێکە چەندین پرۆژەی وە بەرهێنان ڕەنگە لە ماوەکانی ڕابردوودا کرابێ بۆ هەڵەبجە بەڵام ئا پێشبینیەوە دەکرێت و ئاپلان هەیە کە ئەم ڕۆژی وە بەرهێنانە لە هەڵەبجە فراوان بکرێت. بەڵێ بە دڵنیاییەوە بە پارێزگا بوون گرنگیەکی زیاترەیە بە پرۆسەی وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجە زیاترە بێتە خاڵێک کە وەبەرهێنەر و سەرمایهداران زیاتر لە ڕابردوو تەرکیزی بخەنە سەرەوە ئەم بابەتەش ڕاستەوخۆ دوای بە پارێزگا بوون و پێشتریش کە هەنگاوەکانی بە پارێزگا بوون هێشتا تەواو نەبوو بە فەرمی لە فەرمانگەکەی خۆماندا ئەم شتانەمان دیوەوە بەرجەستە بووە لە مامەڵەکان کە بۆمان هاتووە دەبینین لە چاو ساڵانی ڕابردوو وەبەرهێنەرێکی زیاتر سەرمایهدارانی زیاتر هەواڵە پرسن مامەڵی پرۆژەمان بۆ ئەهێنن داواکاری پرۆژەیان هەیە لە سەرجەم کەرتەکە جیاوازەکاندا ئەمە بۆ ئێمە جێی دڵخۆشیە و چاوەڕێی زیاترین چکە وەکەزانن بە پارێزگا بوون جارێ لە هەنگاوێکی زۆر سەرەتاییایە ئەمە چاوەڕێین لە مانگەکانی داهاتووە لە تا کۆتایی ساڵ ئەم بابەتە زیاتر و باشتر برەوی پێ بدرێ و وەبەرهێنەر و سەرمایهداران زیاتر سەردانمان بکەن بۆ پێشکەشکردنی مامەڵی پرۆژەکانیان. باشە کاک زانیار کەرتی وەبەرهێنان لە ئاستێکی باشدایە لە هەڵەبجە بە شێوەیەکی گشتی ئاسانکاریەکان چین کە بۆ وەبەرهێنەران بکرێت بە تایبەتی لەم قۆناغەیە کە هەڵەبجە بوو بە 19می پارێزگای عێراق. بەڵێ تەبان ساڵی ڕابردوو لەسەر داواکاری خۆمان نووسراوێکمان کرد بۆ بەڕێزان لە دەستەی وەبەرهێنان داوامان کرد کە کۆمەڵک ئاسانکاری و تەسیلات بکرێت بۆ ئەو وەبەرهێنەر و سەرمایهدارانی ڕۆکەنە پارێزگاکە ئەویش لەبەرەوەی لە یاسای وەبەرهێنانە لە مادەی شەشە ئاماژە بەوە کراوە کە ئەو ناوچانی کە کەمپەرەسەندون کەمتر گەشەی ئابووری و اقتصادیان هەیە پێویستە بە گوێرەی ئەو یاسایە پێویستە تەسیلات و هاندان و ئاسانکاری زیاتریان بۆ بکرێت پاڵپشت بەم مادە یاساییە نووسراوێکمان بەرز کردەوە بۆ دەستە بە سوپاسەوە بەرزیان کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران و ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی لەسەر درا ئەم نووسراوە بوو بە هەوێنی ڕاکێشانی وەبەرهێنەر و سەرمایهداران کە بێکێک لە خاڵە گرنگەکانی لێخۆشببوون بوو لەسەر جەم ئەو باجر ڕسوماتانەی لە سەرەتای پێشکەشکردنی مامەڵەیەکەوە تا پێدانی قۆناغی مۆڵەتی وەبەرهێنان لە وەبەرهێنەر وەرەگیرا کە ئەمە بارگرانێکی زۆر بوو لەسەر وەبەرهێنەر ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو وای کرد وەبەرهێنەران زیاتر چاویان لە هەڵەبجە بێت لەبەرەوەی ئەگەر لە پارێزگای هەڵەبجە هەمان پرۆژە کە قەرارە لە شوێنێکی ئەنجامی بن بێنە پارێزگای هەڵەبجە وا لێخۆشببوونیان بۆ ئەکرێت لەسەر جەم ئەو باجر ڕسوماتانە. یەکێکی تر لەو خاڵە گرنگانە ئەوە بوو کە سەرمایی پرۆژەکان دابەزێنرا کەم کرایەوە بۆ $1 ملیۆن کە پێشتر لە سەر $1 ملیۆنێک بوو ئەمەش واکات کە ئەو پرۆژە بچووکانشی کە سەرمایەکان نزیکە بێتەوە لەو بڕا سوودمەند بن لەسەر جەم ئەو ئاسانکاری و ئەو ئیمتیازاتانەی کە لە یاسای وەبەرهێنانە هاتوو دەدرێت. یەکێکی بەڵێ فەرموو بەردەوام بە یەکێکی تر لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە تەرخانکردنی ئەو زەویانی کە بۆ پرۆژەی کشتتوکاڵی ئەگەر پێشتر بۆ غەیرە کشتتوکاڵی بەکار بهێنرایە ئەوە ڕەزامەندی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەربگیرایە ئەم دەسەڵاتەش گەڕێنراوەتەوە بۆ جەنابی وەزیری کشتتوکاڵ کە ئەمەش ڕۆتیناتێکی باش کەمەکاتەوە ینی کاتمان بۆ جێڕێتەوە ئەو دەسەڵاتە بۆ تایبەت بۆ پارێزگای هەڵەبجە دراوەتەوە بە جەنابی وەزیری کشتتوکاڵ کە بتوانێت
هەر پرۆژەیەکی وەبەرهێنان هەبوو لەسەر زەویەکی کشت و کاڵێگەر غەیرە کشت و کاڵیش بێ پرۆژەکە دەسەڵات لای بەڕێزیانە و ئەتوانن تەرخانکردن و ئەطفاو ئەو بابەتانی بۆ ئەنجام بن. باشە کاک زانیار دەمێ پرسیاری و لێ بکەمە چەند کەس بوونە پرۆژەی وەبەرهێنانیان پێشکەش کردە بە تایبەت پرۆژەی سەکەنی و چەند پرۆژەی سەکەنی کراوە لە هەڵەبجەدا ئەوەم بۆ گرنگە کە بزانم کە ئەم پرۆژە سەکەنیانە بۆ ئەم ساڵ چەند کەس پێشکەشی کردووە کە بتوانێت پرۆژەی وەبەرهێنان بکات لە هەڵەبجە بە تایبەتی سەکەنی و ئایا ئەو پرۆژانە هیچ کاراسانێکی بۆ هاوڵاتیان کرۆ تا چەند توانراوە نرخەکان لەگەڵ بارودۆخی ئابووری و دارایی هاوڵاتیانە بۆ گونجێت. ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی لێەوە بکەین بە نزیکەی چل مامەڵە چل پرۆژە تەقدیمی ئەمە کرا بەڵام ئەم پرۆژانە لە قۆناغی جیاوازان هەندێکیان لە مامەڵەی سەرەتاییدان هەندێکیان گەیشتۆتە پەسەندکردن و هەندێکیشان زەویان بۆ تەرخان کراوە و 5-6 پرۆژیان خۆشببختانە لە قۆناغی پێدانی مۆڵەتدان بەرنامەمان هەیە تا کۆتایی ساڵ ئەم 5-6 پرۆژێ بە ئەنجام بگەێنین و مۆڵەت وەربگرن و بە فیعلی دەست بەکار بکەن سەبارەت بە پرۆژەکانی نیشتەجێبوون لای ئەمە مامەڵەمان تەقدیم کراوە لە ئێستا لە پارێزگاکەدا تەنها یەک پرۆژەی نیشتەجێبوون هەیە کە ساڵی 2006 یەکەم پرۆژەی مۆڵەت پێدراوی وەبەرهێنان بۆ لە پارێزگاکەیە وەکو مۆڵەت پێدراوە زیاتر لە 3 پرۆژەش مامەڵەی بۆ کراوە مامەڵەمان تەقدیم کراوە بەڵام لە ڕاستیە ئێمە لێرە کێشەی زەویمان هەیە بۆ پرۆژی نیشتەجێبوون چکە پرۆژی نیشتەجێبوون لە هەموو شوێنێک ناکرێ و بەرهێنەر چاوی لەو شوێنانەیە کە استراتیژین و بۆ ئەو لە نەتیجەیە جەدوای ئەبێت واتە سوودێکی ئابووری بۆ خۆی ئەبێت بۆیە ئەم شوێنانش بە حکومیەوەی کە سنووری جوگرافیای هەڵەبجە بچووک و بەرتەسکە تا ڕادەی کێشەی زەویمان هەیە لەگەڵ بەڕێزان لە سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە لە ڕێی بۆردی وەبەرهێنانەوە ئەو بابەتە بە گرنگ لە بەرچاو گیرا و لە ئێستادا کار لەسەرەوەکەین کە زەوی باسی ئەو بۆردەت ئەو بۆردەکە بە سەرپەرشتی جێگەی سەرۆکی حکوومەتی هەرێم پێکێنراوە تا چەند توانراوە بەشێک لە گرفتەکانی کەرتیوە بەرهێنان چارەسەر بکات یاخود ئەو گرفتانی کە لە داهاتوێتە ڕێی کەرتیوە بەرهێنان بە شێوەیەکی گشتی. بەڵێ بە سوپاسەوە دوای وەرگرتنی ڕەزامەندی جەنابی کاک قوبات جێگری سەرۆکی حکوومەت بۆ دروستکردنی بۆردی وەبەرهێنان تایبەت بە پارێزگای هەڵەبجە و بە سەرپەرشتی بەڕێوەبەری نووسنگەی جەنابیان خۆشببختانە تا ئێستا 4 کۆبوونەوەی گرنگ ئەنجام درراوە تایبەت بە پرۆژەکانی وەبەرهێنان ئەم بۆردە حەلی ئەو کێشە و ئاستەنگانە ئەکات کە دێنە بەردەم پرۆژەکانی وەبەرهێنان لە کەمکردنەوەی ڕۆتینات لە تەسیلات لە ئاسانکاری بۆ سەرجەمەوەبەرهێن و سەرمایهداران و ڕاستپاردنیان کە بێن لە هەڵەبجە پرۆژە ئەنجام بن ئەمە کاریگەریەکی ئەتوانم بڵم زۆر ڕاستەوخۆ و باشی هەبووە لەوەی کە پرۆسی وەبەرهێنانی هەنگاوێکی زۆر باش چاوەڕین لە جا باسی سەرمایهداریت کرد دەمێ باز لەوە بکەم کە ئایا هەوڵتان داوە سەرمایهدارەکان بێنە هەڵەبجە بۆی بتوانن پرۆژەکانی خۆیان لە هاوشێوەی شارەکانی دیکە هەرێمی کوردستان بتوانن پرۆژەکانی خۆیان لە هەڵەبجە بکەن هەم بۆ بەرەو پێشبردننی شارەکە و هەم بۆی بتوانن هەلیکار بدەنە گەنجانی ئەو پارێزگایە. بەڵێ بە دڵنیاییەوە لەسەر ئاستی فەرمانگەکە و لەسەر ئاستی تاک و لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆمانەوە و لە ڕێگەی جەنابی پارێزگار لە ڕێگەی جەنابی قایمقام و لە ڕێگەی بۆردەکەەوە بە تایبەت لە هەموو ئەم ڕێگانەوە بەڕاستی ئێمە بەردەوام لینکمان هەیە پەیوەندیمان هەیە دانیشتمان هەیە لەگەڵ ئەو سەرمایهدارانی کە لە شارەکانی تر لە پارێزگاکانی تر پرۆژیان هەیە داوامان لێکردوون بێنە هەڵەبجە پێشترە گەر هەڵەبجە زۆرجەی تمۆح نەبوو بێ لە لای سەرمایهداران لە ئێستاوە ئیتر ئەو ئەتوانین بڵێن ئەو مبەڕیر و بیانوە نامێنێت چونکە ئێمە ئێستا بە فەرمی پارێزگای 19 عێراقین و خۆشببختانە کۆمەڵێک دەرگای نوێ بە ڕووی هەڵەبجە ئەکرێتەوە کە هەموو ئەمانە بۆ داهاتوو مژدەی ئەوە ئەیە بە هەڵەبجە کە هەر پرۆژێک لێرە ئەنجامبەی کەڵکی ئابووری ئەبێت وەڵام ئەیاتەوە و جەدوایەکی باشی ئەبێت لەوانەکردنەوەی مەرزەکانە بە فەرمی ناساندنیانە کردنەوەی پردی تۆقوت و پرۆژەی پردی تۆقوتە پردی تەنگی سەی محەممەدە ینی بەستنەوەی هەڵەبجێ بە دەرەوە با بڵێن ڕزگاربوونی هەڵەبجێ لەو چەقبەستوی پێشتر گوایە هەڵەبجە لە شوێنێکی وەهایە بۆیە وەبەرهێنەران و سەرمایهداران ڕووی تێناکەن کە جوگرافیاکەی لە شوێنێکە سنتەر نییە هی دوای خۆی هیچ شار و شارۆچکێکی تری لەسەر نییە ئەمە لە داهاتوویکی نزیکدا بە تەوابوونی ئەم پرۆژانە ئەم بابەتەیەک لایی ئەبێتەوە ئێمە ئێستا لەگەڵ
کۆماری ئیسلامی ئێران هاوسنوورین دووسێ مەرزمان هەیە ئەگەر بە فەرمی بناسیێنرێن ئەگەر پردی سازان تەواو بێ ڕێگاکەی ئەمانە هەمووی کۆمەڵە دەرچە و دەواازەی باشن ئەمانە وای کردووە کەەوە بەرهێنەران زیاتر چاوی تموخ بخەنە سەر هەڵەبجە و چاوەڕین لە ئایندەیەکی نزیکدا ژمارەم پرۆژانە زیاتر بێت ژماری مۆڵەتەکان زیاتر باشە و بە فعلیش ئەیبینین لە مودەیە کە ئەم هەنگاوانە باباشی چوونەتە پێشەوە. بەڵێ کاک زانیار ئاشکرا کەرتی وەبەرهێنان تەنها پرۆژەی نیشتە جێبوون ناگرێتەوە و خاچی هەڵەبجەش خاچێکی بەپیتی هەیە تەنانەت ئەگەر ئێمە بە نمونە بێنینەوە بۆ نمونە هەناری هەڵەبجە پێداویستی عێراق و تەنانەت ڕوانەی دەرەوەش ئەکرێت چی کراوە کە وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵا بکرێت بە تایبەتی لە هەڵەبجەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە لە هەڵەبجەیە ینی لە پۆلێنبەندی یاخود لە ڕیزبەندی ئەو سێکتەرانی کە کاریان تیاکەین کەرتی کشت و کاڵ لە ئەولەویەتە و لە ڕیزبەندی یەکەمایە بەدوایە سێکتەری گەشت و گوزار و پرۆژە پیشەسازیەکان واتە ئەم سێ سێکتەرە لە لای ئێمە لە ئەولەویەتن و گرنگترین سێکتەرەکانن کە ئێستا کاریان تیادا دەکەین و ئەو چل مامەڵێشی کە پێشکەشمان کراوە هەر خۆی سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە زۆرینەی پرۆژەکان کشت و کاڵین بە تایبەت لە بابەتی سامانی ئاژەڵ پرۆژەی گاوداری پرۆژەی باخداری پەلەوەری سەربڕخانە ئەمانە کۆمەڵە پرۆژەی گرنگن کە لە ئێستادا لە قۆناغی مامەڵەدان ئەمە سەلمێنەری ئەوەیە کە بەڵێ هەڵەبجە ئاو هەواکەی جوگرافیاکەی گونجاوە بۆم جۆرە پرۆژانە بچکە لە کۆتاییشە هەروە بەرهێنەرێک کە هەنگاوە نێ بۆ جێبەجێکردنی پرۆژێک پێشتر خۆی ئەم بابەتە بە وردی لێکەیاتەوە دیراسەجە دوای بۆ ئەکات تا نەزانێت کە ئەم پرۆژەیە سوود و قازانجێکی مادی ئەبێت هەنگاو نانێت بۆیە ئەم مامەڵانی کە لە بەردەستمانە سەلمێنەری ئەوەن کە بەڵێ کەرتی کشت و کاڵ لای ئێمە لە ئەولەویێتە و گرنگێکی زۆری هەیە بۆمان و بابەتی پرۆژە پیشەسازیەکان ساختکردنەوەی بەروبوومی جوتیاران و کشت و کاڵیەکان و جارێکی تر بە پیشەسازیکردنی ئەم بەرهەمانە لە ئێستادا پرۆژەمان هەیە لە کاردایە و پرۆژەی زۆر گەورەیە توانین بڵین و کۆمەڵە کارگەی ترمان بەڕێوەیە لە دروستکردنی بەرهەمی میوەجات معلبات و شیرەمەنی شەربەت ئایسکرێم یان ئەمانە کۆمەڵە پرۆژەی گرنگن کە لە داهاتوودا ئینشاءڵڵا گەرمۆڵەتیان وەرگرت دەکەونە بواری جێبەجێکردنەوە غیری ئەمانە پێم خۆشە تەرکیز بخەمە سەر کۆمەڵە پرۆژەی گرنگی بازرگانی کە لە دەواازەی هەڵەبجەیە بەسوپاسەوە لەلایەن سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە و لایەنە پەیوەندیدارەکانەوە زەویان بۆ تەرخان کراوە و ڕادستی و بەرهێنەران کراوە لە قۆناغی کۆتاییان لەوانە پرۆژەی زۆر گرنگ کە خەڵکی هەڵەبجە چاوەڕێیانە وەک تێرمیناڵی هەڵەبجە پرۆژەی مۆڵ و با بڵین یاشاری یاری بۆ منداڵان کاک زانیار ویستم پرسیاری ئەوە لێت بکەم ئایا چی کراوە بۆ گەشتیاران ئەوانەی کە سەردانی هەڵەبجە دەکەن باست لە مۆڵەکان کردووەم بابەتانە کە بێگومان گەشتیاران کە دێنە لە شارێک و دەچن بۆ شارێکتر ڕاستەخۆڕ و دەکەنە مۆڵەکان بۆ کڕینی پێداویستەکانیان هیچ پرۆژێکەیە هیچ پلانێکتان هەیە بۆ ئەوەی بتوانن کە مۆڵ دروستکەن بازاڕی گەورە دروستکەن وەک خۆت وتت بتوانن پارێک دروستکەن لە هەمووی گرنگتر کە لە هەڵەبجە کەمترین میوانخانە و ئوتێل هەیە پلانتان هەیە کە بتوانن ئەم بابەتانە فراوانتر بکەن لە هەڵەبجەدا؟ بەڵێ بە خۆشحاڵیەوە وەک ئاماژەم پێیا پرۆژەی مۆڵی گەورە ئێستا لە قۆناغی کۆتاییایە لەوایە کە مۆڵەت وەربگرێ و دەست بە کارەکانی بکات و پرۆژەی گەشتیاری گەورەمان لە بەرنامایە و زەوی ڕادستی و بەرهێنەر کراوە و لە ئامادەکردنی سایت پلان و سێتی خڕائیتایە ئەمانە کۆمەڵێک چالاکی و پێکاتی جیاواز لە خۆگن لەوانە هۆتێل ڕێستۆرانت میوانخانە پارک و شار یاری بۆ منداڵان ینی کۆمەڵێک چالاکی گرنگی گەشتیاریە کە لە ڕابردووە بەڕاستی ئەم بابەتانە هەڵەبجە زۆر ینی ئەم بابەتانی پێوە دیار نەبووە وەکو خاڵێک باس کراوە کە گەشتیاران دێنە هەڵەبجە بێ بگەڕێنەوەش لە بەروی شوێنێکی مانەوەیان نیە لە بەروی شوێنێکی تەرفیهی و کات بەسەربردنیان نییە بە خۆشحاڵیەوەڵم کە ئەم مامەڵانە ئێستا لە لامان هەیە و هەموو هەوڵێکمانیاوە کە بە زووترین کات بچنە خۆناغی مۆڵەتەوە و دەست بەکارەکان کاک زانیار ئەمانەی کە ئێستا ئاماژت پێدا ئایا تەنها وە بەرهێنانێکی با بڵین وە بەرهێنانێکی ئاسایە بودجەیەکی کەمی پێویستە یاخود با بڵین وە بەرهێنانێکی زەبەلاح و بڕەپارەیەکی زۆر و بودجەیەکی زۆری بۆ تەرخان کراوە؟ بەڵێ تەبان هەر ئۆتۆماتیکی خۆی پرۆژی وە بەرهێنان لە سەرمایەکی زۆرەوە دەست پێکات ینی ئێمە کەم پرۆژەمان هەیە سەرمایەکەی لە ملیۆنێک دۆلار کەمتر بێت پرۆژەمان ئێستا لە مامەڵەدایە سەرماکی 40 میلیۆن دۆلارە و پرۆژەمان تەقدیم کراوە سەرماکی 100 میلیۆن دۆلارە کە
بە خۆشحاڵیەوە تەوابوونی ئەم پرۆژانە کۆمەڵێک هەلی کاری باش بۆ گەنجانی ئەم شارە بۆ دەرچووی دانەمەزراوی ئەم شارە ئەڕەخسێنێ بە بارێکی کە ئەتوانین بڵین کەرتی تایبەت ئەبێتە تەواوکەری کەرتی گشتی و حکوومەت شان بەشانی پرۆژەکانی حکوومەت ئەتوانێت هەنگاوێکی باش بنێت لە دامەزراندنی کۆمەڵێک دەرچووی دانەمەزرا و ڕەخساندنی کۆمەڵە هەلی کاری زۆر باش کە ئەمانە بە تەوابوونی پرۆژەکان ئینشاءڵا لە داهاتووە هەمویانە بینین. بەڵێ کاک زانیار بابەتی وەبەرهێنان گفتوگۆی زیاترێ بەڵام ئێمە کاتمان کەمە من دوا پرسیارت ئاڕاستاکەم ئاشکرا هەڵەبجە بوو بە 19مین پارێزگا لە ئێستادا دوای ئەوەی کە هەڵەبجە بوو بە 19مین پارێزگا پرۆژەتان چی ئەبێت وەکو کەرتی وەبەرهێنان بە تایبەتی کە هەڵەبجە بە ناوچەیەکی استراتیجی گرنگ دانرێ بە شێوەیەکی گشتی هاو سنوورە لەگەڵ ئێران پلانتان چیە بۆ قۆناغی دوای ئەوەی کە هەڵەبجە بوو بە پارێزگا لەسەر ئاسیارە؟ بەڵێ تاوان بە پارێزگا بوون ئەرک و بەرپرسیارەتی ئێمە و سەررجەم ئەو کەسانی بەرپرسیارەتیان هەیە لە پارێزگاکە زیاتر و قورسترەکات و پێویستە زیاتر لە جاران جددیتر وردبینتر ژیرانەتر هەنگاو بنین و پلان و بەرنامە و نەخشەڕێگامان هەبێ بۆ داهاتوی خۆمان. ئێمە ساڵی 2024 پلانی خۆمانمان ئیعلان کردووە کە خۆی بینێتەوە لە 50 پرۆژەی گرنگ و پێویست بۆ پارێزگای هەڵەبجە کردومانەتە بناغە و بنچینەیەک کە بۆ 5 ساڵی داهاتوو کاری لەسەر بکەین. خۆشبەختانە و مامەڵانەی ئێستا تەقدیممان کراوە خۆی بینێتەوە لەو پلانەی کە لە ساڵی 2024دا ئیعلانمان کردووە کە گرنگترین پرۆژەکانن کە هەڵەبجە پێویستێتی. ئەمە وەکو پلانی دووەممان دروستکردنی نەخشەی وەبەرهێنانە لەگەڵ سەررجەم ئەو لایەنانی کە خاوەندارەتی زەویان لەلایە چکە ئەمە ئەساسیاتی بابەتەکەیە وەبەرهێنەر کە دێتە شوێنێک بۆ پرۆژە یەکەم پرسیار کە ئەی کات هەواڵی زەویە پرسێت بەڕاستی ئایا زەوی هەیە و لە شوێنێکایە و ڕووبەرەکەی چەندە نەخشەی وەبەرهێنان ئێستا لە بەرنامەمانایە ئەوەیە ئێمە بتوانین پێشوەخت پێشەوەی وەبەرهێنەران سەردانمان بکەن کار لەسەر کۆمەڵێک زەوی بکەین دیاریان بکەین سێکتەرەکانیان ڕووبەرەکانیان ئەمانەمان لە بەردەستا بێت کە وەبەرهێنەرێک سەردانی کردین پێشوەخت ئێمە بخەینە بەردەستی باسی زەویت کرد من وەکو دوا پرسیار و بە کورتی وەڵامی ئەمە بیتەوە ئایا بوون بە پارێزگابوونی هەڵەبجە کاریگەری هەبووە لەسەر نرخی خان و بەرەو زەوی لە هەڵەبجە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەندەشی لەم مودەکەمەی ڕابردووە ئاگادارین ئەوەندەی منیش چکە ئەمە بابەتێک نییە با بڵین نرخی زەوی ڕەتی بە ئێمەوە هەبێ بەڵام ئەوەندەی ئاگادارین لە ڕێی نووسنگەکانەوە تا ڕادەیەک جوڵەیەک هەیە لە بازاڕان نرخی زەوی بەڵێ بەرز بۆتەوە و تەسەور ئەکرێت کە بە ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژەی تر ئەم بابەتە وردە لە هەڵساندا بێ واتە نرخی زەوی بەردەوام لە بەرزبوونەوەدا بێت. بەڵێ دەست خۆش بۆ تۆ کاک زانیار سوپاس بۆ زانیار حەمەدووری بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی هەڵەبجە کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بوو.